پرۆگرامی خۆبخۆت بە سپۆنسەری BGT، ئارکاس، کلینیکی دکتۆرە ڕەند، لەندەن چکن، هۆم مارکە، هۆتێل ڤان ڕۆیاڵ، هیلیا فلاوەر پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دەبێت لە ئێستاوە بڵێن خوا حافیز ماڵەوە گودبای خودا نیگەهدار 2025 بەخێر هاتی 2026 بە هیوام ساڵێکی پڕخێر و بەرەکەت بۆ میلەتی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستان. ساڵێک بێ خۆش بێ، ساڵێک بێ کەیف خۆش بین هەمومان. اینجا پرۆگرامی خۆم و خۆت لە چەناڵی یوتیوبی سۆران ئیسماعیل بۆ 2026 نەوەستا بەردەوامە. پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون و لە هەمان کادا 5 میوانی دەنگ خۆش، کەیف خۆش، قسە خۆش، قشتۆکە ئێستا دانە بەدانەیان تەقدیمی سەر ستێژ دەکەین، بانگێشتیان دەکەین. با بچین لای گۆرانی بێژی یەکەممان. ساڵانێکە گۆرانی ئەڵێ، ساڵانێکە دڵی ئێمە خۆش دەکات و لە هەمان کاتدا ماشەڵڵا ئەگە من بڵم ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار لای ئەو نییە، ساڵ بە ساڵ گەنجتر دەبێتەوە، جوانتر دەبێ. با بچینە لای هونەرمەندی خۆشەویست کەریم گوڵانی. گوڵە گوڵە ئەیا خوا بەخێر بێ. یا ڕەبی خوا قەزاخا لە قەبری باپیرەم و هەرچی قەبر هەیە لە دەور و پشتی قەبرەکەی باپیرەمە کێڵێ لە دەور و پشتی ئەو قەبرەی باپیرەم خزمێکی تۆشی لێ نییە. وەڵا وەزان خاڵۆژم بەدڵتا خوام کە بە قوربانە گوڵە بەڕاستی 1000 گوڵەیەوێت. گوڵەیەوێت گوڵەیەوێت قوربانە دەوە مەزانی بۆ بێ دەزمایە بێ سەروەت و سامان ئەگەر کەسێک بە سپۆنسەرێک هاوکاریەکەی بکایانیکە تۆ گەورەی خۆتن وان بە برنج و ئاوە تەماتەم ئیشەمان کردو. قوربانەوە زۆر سپاس ماوەستا. یاخوا بەخێر بێ 2026 پیرۆز بێ و ساڵی تازە بە هیواین ئەم ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ جەنابت و بۆ فانەکانت و بۆ ماڵ و منداڵت. خوام بکە بە قوربانی هەمووتان ڕێز و حورمەت بۆ سەرتاسەری کوردستان نەچوە پارتی کوردستان جالی کوردی لە دەرەوەی وڵات. هیوادارم ئیشەڵا من بەس ئاواتەکەم ئەوەیە ئیشاءالله ئاڵای ئێمە لەگەڵ ئاڵای نەتەوەیە گرتوەکانە ئاوە بچەکێتەوە یەک جاریتر بیشمردمە هیچ دەیخوا ئێوەش بۆ دوعاە بڵێن ئامین 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 ئیشاءالله ئیشەڵایەتە دی ئینشاءالله ئینشاءالله لای خوای گەورە هیچ شتێکم و تەبایی و برایەتی لە بینی کووردا ببێ ئێمە هیچ ئینشاءالله. باشە گوڵە گیان قوربان بم بڕۆ دابنی شەو لە سنتەر. باشە قوربانی ئەو سمێڵە ڕەشانت بم. با بچینە لای خاتونێکی دەنگ خۆش. تەبعان من موم لێ نەهات بوو، ئەویش گسکۆکە بوو. مقابلەمان کرد ماشەڵڵا ئێستا موم لێ هات و ئەو گەورە بوو ئێستا یعنی بۆ بە شت. ئازیتا لوقمان بەخێر بێت. چۆنی؟ زۆر سپاس. ئای دەستان خۆش بێ. ئازیتا یاخوا بەخێر بێ. زۆر سپاس کاک سۆران باشی هەردووکمان گەورە بووین. چۆنی؟ سپاس. باش بەس ئازیتا یەک موشکیلەی هەیە بکەوێتە سەردەوری پێکەنین زەلام لێ بیوەستێنێ فەقاس دەڕوە. ئەوە ئێستا هیچ نەبووە. ساڵی 2026 پیرۆز بێ، ساڵێک بێ وەکو ساڵەکانی ڕابردوو هەر ئاوە لە سەرکەوتن و لە لوتکە و لە لایڤ موزیک و ئیشاڵڵا
بدبینین و لە دوورەوە هەر شانازیت پێ بکەین. زۆر سپاس لە خۆتان و لە بینەرە ئەزیزەکانی. زۆر سپاس. یەکێکە لەو خانمە گۆرانی بێژانەی کە بە هەوڵ و مادبوونی خۆی و لە هەمان کاتدا خوای گەورە لە پشتی بۆ ئازیتەیە. زۆر سپاس ئەزیزی. فەرموو. مەمنون. با بچینە لای گۆرانی بێژێکی تر. ئەرێ بڵم 20 ساڵ یان 30 ساڵ مامۆستا. 30 ساڵ زیادە. 30 ساڵ زیاترە ناوەکەی هەر وەک خۆی ماوەتەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ. هەمومان شانازی پێوە دەکەین. لە سلێمانی خۆشەویستەوە هاتۆتە پایتەختی کوردستان شیروان عەبدوڵڵا. یاخوا بەخێر بێ مامۆستا. چاوەکانە ماشەکەم سپاس کاک سۆران. بەساقەو بووم. بەساقەو بووم. قوربانەوە بووم. عەزیزی. چۆنی؟ قوربانی بووم. ئەو ڕشتی خۆشمان بۆ شتی خۆشت بۆ حازر کردوینە؟ ئینشەڵڵا. تایبەت ئینشەڵڵا. نەوتراو لۆک 0 کیلۆمەتر. ئینشەڵڵا. باش پیرۆزبای خۆت دەکەی بۆ ماڵەوە بۆ فانەکانت. سەرەتا دەستخۆشی لە تۆی عەزیز و خۆشەویستەکەم خۆشحاڵم لەگەڵ ئەم گروپە جوانە ئەمڕۆ بەشدارم و سپاس و پێژانینم بۆ تۆی عەزیز و خۆشەویست. باشە مامۆستا گیان فەرموو جەناب لێرە دانیشتووی. فەرموو مامۆستا. با بچینە لای خاتوونێکی دەنگخۆش خاتوونێکی ڕواندزی دەنگخۆش لە هەمان کاتە جوان حازرە نەخۆشە فەقیرە سێ چار مەغەزیان باڵواسی بوو. دەروون کاروان. یاخوا بەخێر بێ. چۆنی؟ بەخێر بێ. هاتوو دەروون بەخێر بێ. وەزت چۆنە؟ تەندروستیشت باش نەبوو. بەزیتر قسەی مەد نەشکاند و زۆر سپاس. ساڵی تازەش پیرۆز بێ. بەس ئیتر واز لەو نەخۆشی و شتانە بێنە. باشە بە گۆرانەکانی مامۆستاوەمانە ئیتر جێوێک بە خۆ دروستکە. وا دەکەین. باشە؟ زۆر سپاس. هیچ قسەیەکت هەیە؟ پیرۆزبایەک شتێک؟ خۆی بێدەنگە هادەئە. ئەرێ وەڵا. پیرۆزبایی ساڵی تازەتان لێ دەکەم. زۆر خۆشحاڵ بووم ئەو هونەرمەندە ئازیزانم لە نزیکەوە بینی. هیوادارم پرۆگرامێکی پڕ ئێنەرژی و تایبەت ئینشاءڵڵا بێ و ئێنەرژی دروست دەبێ. فەرموو گیان. ئێنەرژی یانی چی برا ڕۆ؟ یانی تاقە. یانی تاقە. وزە. ئەوە بۆیە وانەشی داناوە. تۆ پێویست بە هیچ نییە. تۆ پێویست بە هیچ نییە. با بچینە لای گەنجێکی دەنگخۆش ماشەڵڵا. بە عایلەوە دەنجیان خۆش و بە عایلەوە فەنانن بە عایلەوە هونەرمەند و هونەر دۆستن. ئارارات هەڤاڵ. بەخێر بێ. ئای دەستان خۆش بێ. زۆر سپاس کاک ئارڕاد یەخوا بەخێر بێ. زۆر باشی؟ وەزت چۆنە؟ زۆر باش. سڵاو لەو دەنگە و عەزیزی برای شتی خۆشت بۆ حازر کردوین؟ ئینشەڵڵا. چی تێ لە سەرەتا؟ ڕێز و سڵاو بۆ هەموو بینەران کە دەمان بینن. سپاس بۆ موزیسیەنان ستافی پشت کامێرا و سیستەمی دەنگ و خۆشحاڵم لەگەڵ ئەو مامۆستا گەورانە ئەو خانمە بەڕێزانە. ساڵی نوێ پیرۆز دەکەین لە هەموو گەلی کورد لە هەر کوێیەکی دنیا بن و دەستخۆشیت لێ دەکەم گەنجێکی سەرکەوتووی ماندی نەبی هەر بژیت هەر ساقبی لە شتان ساق بێ پرۆگرامەکە بێەوە جوانتر بوو. کاک ئارڕاد فەرموو. بەڵە خۆشەویستان با لە سەرەتاشەوە بە خێراتنەکی گەرمی ئەم گروپە میوزیکە خۆشەویستە کاکە چارچەڵی خۆشەویست یاخوا بەخێر بێ. مامۆستا ڕێبوار تەبعاً هەموویان هەر مامۆستان مامۆستا چارچەڵ مامۆستا ڕێبوار مامۆستا محەممەد مامۆستا کارۆ مامۆستا فەرمەند مامۆستا محەممەد بە هەمان شێوە یاخوا بەخێر بێن. دەستان خۆش بێ. ئەوڕۆ بەوج لە ڕەشانەتانەوە ئیتر ئاگرمان تێبردن. باش مامۆستا فەرمەند خوا ئەو بێجەمە بە. مامۆستا فەرمەند تخوا پیرمە بە. چاوتان باز دەکەم. بەڵە خۆشەویستان خۆم و خۆت با لە دوای ئەم قسانەوە مۆسیقایەک بڕۆت خۆ هەر نازانم زەوقم دەبێتەوە. حازرن؟ خۆم و خۆت لێرەوە دەست پێ دەکات.
هيا خوا بخير بين كاكريم خاڵە کەریم خاڵ و خوارزە باشە بە قوربانە فەرق نییە زۆر سپاس خوانەکە دەمێک شەیەکمان نەبینیوە وەڵا لە قازەکەی ئەو جارەوەها خۆدا بەسەریا ئێستا بەغەڵەت تێدەگەن کاکە دێوە ناقۆی نانمانە خوار وەختێکم بزانی هات تم چییە خۆیتی تۆ چی خواردوتم قاس وتی وەڵامیش قازە خۆم اینجا ماڵی خاڵە کەریم هەر کاتێک بڕۆی ماشەڵڵا دەڵێ ئەبوو شەهابە مەعەدەل حازرە ويلا دلا 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 برندار أقلا دلا 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 برندار ويلا دلا 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 بيدست بيدار أقلا دلا 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 بيدست بيدار نبوم لصار شانت ورا دلي من بار نبوم لصار شانت ورا دلي غبي من درك الاجيال ورا مالي من يا خنبر دا توي ماند ورا دلي من شمامي بوكي دوت مامي سيوال برسيكي شمامي بوكي دوت مامي سيوال برسيكي دشوتين دنياي نابيني تحالي من نابيسي تدلقي من نابيسي
صبح يورا هاوار صد هاوار دمنا من روجنا دبينم هاوار صد هاوار دمنا من روجنا دبينم شيف كم زورم خوشوي نزاري نازنينم اگر ساعتي اليوم دوربي بدون بسو غمجينم اگر ساعتي اليوم دوربي بدون بسو غمجينم هاوار صد هاوار خد باری چی شدالر دل داری چون وعده بلیم زیزه به جرور هاوار صد هاوار خد باری چی شدالر دل داری چون وعده بلیم زیزه به جرور خاڵە کەریم نێوانت زۆر خۆشە ماشەڵڵا لەگە گوڵەخان گوڵەخان دایکی دووەمە بۆ من جارێکی شەر لە بەرنمەیەکە باسم کرد ئینسان یعنی بەتایبەتی پیاو کە گەیشتە تەمەنی 60 بۆ سەرەوە ئیتر ئەو تاقەوزە و توانایی پەنجاکانیشی نامێنێ مەجبور ئەگەر ژنێکی باش نەبێ خزمەتی بکە مستەحیلاتە من زۆر مەعاساتم بینیوە بەدەست ژنەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ ژن بۆ ئافرەتی کوردستانی زۆری هەیە خزمەتی مێردەکەی ناکە من زۆرم پێێنە بەڵام من ناوم ناوە دایە گوڵم وەڵام منش پێڵام دایە عیشیم ئەبم بە قوربانیان تێگەی چۆن احترامان بۆ جەناب من دایک ئەولادی خۆی ئەلاوێنێتەوە لە ساواییە تایکە بە پیاو ئەگەر ژنی باش بۆ پیاو لە تەمەنی 60 بەرەو ژوور وابێ دایکی دووەمە بۆ کەواتە لە ماڵێک لێیت نییە لەخوا بەزیاوێ لێرەوە هەردوو چاوەکانی ماجەکەم ساڵی لێ نوێی 2026 لێ پیرۆز بێ هیوادارم ڕێگەم پێ بدا ژنێکی تریش بێنم بەخوای بە پێم سمێڵە ڕەشانە بێ شتێکی لە پلانە دەبڵێ ئایلاوی و گوڵە 100 جار ئایلاوی گوڵە گیان وڵا ساڵێکی ڕۆمانسیە باشە زۆر سپاس ماوەستا شیروان بوا بێدەنجی والله جێم گرتووە لە باشە طبعاً ئەم شوشەیە کە لە بەردەم ئێوە میوەشتیشم بۆ دانێت تر حەستان لە چی بوو بیخۆن والله کاگاڕات بە قەولی بخۆتانە فێقیشم داناوە باشە بەزێتانەوە دوورە بۆتان دێنم بەخۆمان بیدار و شیوت ئێرەرجی ئێنێرژیتان هەبێ ئێنێرژیتان هەبێ طبعاً کۆمەڵێک پرسیارم داناوە لەناو ئەم شوشەیە باشە ئیتر خۆم هەڵی بژێرم یا ئێوە هەڵی دەبژێرن زەوقی جەنابتە ڕوومەکە من بەتاقیتەنەرمەندە گەورانیش بڵێ وابزانم جەنابت لە هەمومان گەورەتی و بەتەمەن کاک شیروان وابزانم من 67 ماشەڵڵا قوربانم وڵای ئێستا دەڵێ حالیان دەڵێ 2000 والله بەقە 2000 دڵت تەڕە ناخر موال 67 نا 67 ساڵ تەمەنمە لەخوا 37 ساڵەمە گەورەترە ماڵاوێ 37 مەمان کەم بە چاوەکە دەڕاوە 50 لە من گەورەتری لەخوا بەزیاد بێ باشە کۆمەڵێک پرسیار لێرە دانراوە باشە ئیتر لێتیانی دەکەین و دەبێت جوابیش بدەنەوە بەس پرسیاری خۆش و فەنیتر حەزەکەی چی بێ جوابینەوە زۆر سپاس نادەرون خاتەوە چی بێ جواب ئازی تا حەزری ئاستە خۆت مەخورێنە باشە یەکەم پرسیار ماوەستا لە چی بکەم تۆ هەڵبژێرە ئازیتا خان ئازیتا باش کێشم لەگەڵتان نییە دەڵێ جانتا شت پێە بۆ پارەی تێ وڵا پارەم داتێ دەڵێ حالیەن چەندن لە جیفانە لە مشکلەکەی کراسی کوردی ژنان جیفانی نییە چەند لە ناو جانتایە نازانم بەس باوکرد لەگەڵا کای لوقمات خوا ئەم جانتا بەس بۆنی تێدا هیچ تێدانە چونکە بابم لەگەڵا ئەیتەوە پشت و پەنار لەگەڵا کەواتە شێکمان بەرێ بەقەر ماوەستا تۆ چەند پێ کای لوقمات تۆ چەند پێ 3000 $300 باوکە ژیان قەپاتە قەپات خوانەی بڕێ لەم زروفە $300 خاڵە کریم تۆ چەند لە جیفانە
والله من وازم دروم لك وازم بيزور رقم بيه توا پێم نیشاندا جابك شانه دەمێکە بیزۆ رقم شويه نسرمان دەمێکە بیزۆ رقم دەبینیەوە والله جات بو بخيليه بي بەخیلی نابم باوکە گیان بۆ كاكا بەخیلی بو يخرب بي بيام كردو خول استعداد صعبتك والله دوري صوب انجاد دوسازات ناركم بيه وازم دروم لك تۆش گەڵایەک و پێە باشە ئازیتا تۆ نەفرێک هەڵبژێرە نيكي بعدها ولا قمنا ئازیتا کاک شیروانی هەڵبژێرە کاک شیروانی هەڵبژێرە. کاک شیروانی هەڵبژێرە چون تازە دەڵێ بەندێک کاتخوا و شوتێمان بۆ بێنن شو تيجي برارو چی شتێمە دەڵێ ماگرێ با 2 دیناری پێیاکەین وش انا بي ئەو شوتێمان بۆ بێنە ئەو زەری زاومە خوشي واقف هي اللي بين بشو ماوەستا قسەی ناموسیمان نیە تو تزاوم عاسمع لا الحلوكي سوتي تيكو ماوەستا دەڵێ بەندێک بەسەر ئەم شوتیا بڵێ قرصة باشا ها قرصة قرص لا يباني بخۆم بۆ دەگرم من سپاس بۆ سوالەکەت من بێژنی مشکمل هەموو بارەکانە یا الله هیچ نەبوو یاڵا هیچ یا نەبوو الله خێری ئەوش خێری ئەم شوتیە ماوەستا شیروان مەڵە پرسیارە بۆ هاتە و تووشی مەوقیف بووی وڵی تووشی کردم توش خەتای ئازیتە تووشت کرد الله جا يخطيك تووشت بە تووشی مامۆستای نەبیە زادڵ تووشێ ناویچە بەندێک بەسەر گوندۆرەیە بڵێ دەیدەی بە دەیگۆڕێەوە بە لەگەڵ خاڵە کەریمە من ئەتوانم بڵم لە هەموو بارێکا کارەکەم نەک بڵێن بند بەڵام شتێک مادەم سوالەکەم نەکرێت تۆ ئێستا پێش ئەوە ئاماژەت پێکرێ بێت جوابمەوە طبعا وانە داواکاریێتەوە پرسیار نیە داواکاریە سرني ضلي قلبي درجك وانا دوبلي لبويا خوشم دوي اردلي يا بمندي قد صورا انا مخوشم يا اخوات من دريسمي لبرنامج خوم وخد اوادي لمبستي اوي بدا صويا وقت ساكتك يبرد والله سبي يا سبي دەست خۆش دەیشاڵە بە بۆنێ ئەم شووتیەوە سێ چوار گەعدە بێ ببێتە خێر و بەرەکەت باوکەڕۆ نەکەوێ ماوەستا تۆش بەندێک بەسەر ئەم شووتیا بڕۆ حاضرن چاوم چنورە تۆزێکی لە من دوورە ئەمرو چاوم چنورە تۆزێکی لە من دوورە قوربانی سۆران دەبم سۆرانی تۆزێک دوورە ئەم شووتیە زۆر ناو سوورە چون شووتی شارە زورە ئەم شووتیە ناوی سوورە وەک شووتی شارە زورە وەک شووتی شارە زورە دەست خۆش هاتووە لەو ناو بەناوە هاتووە لەو ناو بەناوە بەندەکانم تەواوە بۆ خاڵە سۆرانی هەڵێم چون هاتووینە یام ناوە زۆر حەزم لەو شووتیەیە و چون پارەم پێ نەداوە حەزم لەو شووتیە هەیە باوکەڕەوە شووتی ئەگە مۆز با دەباتیان کردبووە دەست منە ڕانەدەوەستا ئەگەر مۆز وایە خۆش باشە ماوەستا شیروان چی هەڵدەبژێری کاگەڕات کاگاڕەوە چۆڵەکەی لە تۆ کردەوە دەڵێ کاگاڕە بەس دەبێت جواب دوێ گەرنا چاڵنجەکەی دەوێ بیکەیت چ بکەم خۆتە قافلتم لێ دەکەم سەرم لە قڕێنانن نا حتمان نییە دەڵێ سەرسامی چ خانمێکی بەناوبانجی عالەمی عالەمی مەسەلەن سەرسامی کارەکتەری بێ یان بەلاتەوە جوان بێ نەگەڵی عاشقی بیوە وڵی ناوەکەی نازم ناوکەم لەبیر نییە باش سەرسامی چ پیاوێکی عالەمی ئیبراهیم تاتلیساس جابە و بۆنێەوە یەکسەر مایکەکەت هەڵگرە و یەکسەر ئیبراهیم تاتلیساسێک با بڕۆ زار نەدەباوەم گوت باشە بڕۆتەوە ئەوە ڕزگارم کردی چ بڵێن وەڵی تر حازرن ئەو جەماعەتە معادەل حازرن بەدڵ من Çağırsaydım gelmez miydim ya?
Senin için ölmez miydim yar? Dünyaya ters etmez miydim yar? Aramam 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 sormam bir daha yollarsan bile Allah'a çıkmazsa gecen sabah aramam peşinden geldim kaç kere dünyamı yuktun bin kere kuruldun sana bin kere ah aramam. ئای دەستخۆش gelek spas. زۆر سپاس زیزت. دەمێک کە دەزانم ینی بەڕاستێت بڵاویش کردێتەوە لە زۆربەی ینی ڕاگەیانەکان و دەرکەوتنەکانی خۆت کە زۆر معجیبی ئیبراهیم تاڵساسی وا بزانم لە نزیکیشەوە بینیوتە چووی بۆ زۆر جار یەکتریمان دیتی لە نزیکەوە لە نزیکەوە یەکتر گۆرانیشتت بۆ تو بەڵێ ئایچیان دەست هەر لە شوێنەکە ناڵێم بەڵام تایبەت پێکەوە دانیشتینە من و کاک چارچەل لەگەڵی گۆرانیەکی ئەوی ئیبراهیم تاتلیساس کۆنا ئەو نوێی کردبەوە ئێمەش نوێمان کردەوە ئەو گۆرانیە پارچەیەکم بۆ گوت باش ئەگەر وڵاتی تورکیا ئیبراهیم تاتلیساسیە ئێمەش لە کوردستان ئارەڕاتمان هەیە و کەریم گوڵانیمان هەیە و ئازیتامان هەیە و دەروونمان هەیە و کاکە شیروان عەبدوڵڵامان هەیە و شانازیان پێوە دەکەین کاگاڕات چی هەڵدەبژێری واللهی كاك عبد الرحمن نا والله حزم ليه مامستا كريم قولاني مامستا دەروون نازانم لە ئۆفسایدە کەسەمی بیر نییە چ بکەم ئیشمان پێتە لە ناو مەجلیسی نیمە تازە سەیرکە ناکرێ دەڵێت تەلەفۆن بۆ هونەرمەندێک بکە و ناوی بێنە سناریۆ بکە داوای قەرزی لێ بکە بزانە مووقیف و هەڵوێستی چییە جابە چێ بڵێم خۆ دوێنێ بە منی و کاکە شتێکمان نایتێ بۆ منی بکە شەسێ داخراوە ئەگەر جوابم باتەوە ئەگەر جوابم دەبێت سیقەت پێی بێ هێسیقەم بێدی بەس ئەگەر جوابم بەسەر سەما خارجیدانێ بەسەر ئەو چاوم با بزانم جواب مایاتەوە یەکەی پێویستت نییە بۆم پێ خخوایەکەی پێویستم پێە بەس یەک دقەبا ویستم تۆزێگەڵی وتم با لە منیش نەڕۆ بە واتساپ بۆی نوکەی بۆ نەکەی بە واتساپ سەما خارجی ئەوە سەما خارجیە کواماکێکم هەر بە مایکی خۆتەوە نیە چێە ئەستە چییە ئەو چی و چ ئەوەیەکی دانەوە دیار جوانە چێ کردیە حەمەدەم بڵ حەمەد جان چۆنی قوربانەوە بم باشی قوربانم حەمەد جان وەسە چۆنە کورد مشکلەیەکم توش هاتۆ وەڵڵای گوناحیشە ئاوە ناوی وەڵڵای شمێنە بەس لە دوکان دەرچووم هەورازێکی تایە لەولا ئاوا پێشەوەی بگەیتە سەر تەختانیەکە هەر لە هەورازەکە دەرەچی پێشەوەی لەسەر دەکە دەرچ هەلەی نییە لە دوکان بەرەو هەولێرە هاتمەوە ئەو برادرانە پێشی سیارەکان داگرتووە ویلەکان باش نەبەست و بۆ خۆی بڕۆکان قرتاون هەر پێنجی ئێستا دەستم بە کەس ناگات چیم لێکی نازانم ئەتوانی فیتەرێ لەگە خۆتا بێنی دوو بڵێ پێنج بڕغی تای لێک زم بۆ بێنی بۆ ئەوێ بیگۆڕێ بۆمان لە مەتقەسناەکە لێ وڵا ئەمڕۆ خۆ شەمەیە میشتم ماوە مەتقەسناینەوە حەمی بڕغو ئەی حەمە چی بکەم بەم شەوە برارڕۆ هەر خۆمم ناگوڵیشم لەگەڵایە بەس داماوە ئەویش گیری خواردەوە بەو شەوە لە یانزای دەستمان بەچێ بگە حەمە گیاوەرە یەک دقە دایمەخە کاکە ڕاوەستە دایمەخە برا دایمەخە تۆ ڕادێک قوربان سپاس دەکەم سەلامەت بیاخوا ئەوە وەزعەکەمان ئاوایە لاین ئەو برادر قوربانە بم چاو ماجەکەمەوە کاکە حەمەدە بڵی شەڵایە بە فریامانەوە نازانم یەی یا نایی تۆ خوا بمکا بە قوربانە زۆر سپاسە دەکەم
ئەوە لە بەرنمەیەکان لای بۆزای ڕادیۆ ئەمە گیان ئەیشیانە ئێستا ڕاوەترزانی هینا زانەکی تەرێک نییە شو پێش بڕخی تەگەری پێشەوە کوردڕاوە کاکە بە قوربانەوە بم ڕاوەسە لە بەرنمەیەک ئەم لای کاکە سۆرانی مام سمایل وتی تەلەفۆنێ بۆ برادرێ بکە بە هاناتەوە بێ وتمیسە من بۆ ئەو خوشکەزایی خۆمەکەم محەممەدەم بڵڵ جا قوڵیش بۆ تۆ نە مەگەڕ سوحبەتمان کرد کاکە دەیاڵە کاتێکی خۆ چای مناڵەکان دەبازی قوربانت بم ئەو هونەرمەندە گەورانەش لێرن ڕێز و حرمەتیان هەیە بۆ جەناب تاویان ماچەکەم هەچێ بە من کرێ خزمەتتا دەکەم ئەوە کاکاوانە تەلەفۆن بۆ فیتەرەکە لای نەکەی کاکە قەپاتکەتی خواپیس چێڵ لە بژێری دوو پرسیار دوو شت ماوە دوو داواکاری ئەم خوشکە جوانم و خوشکە زۆر جوانم ئەم خوشکە جوانە زین دەڵە چی دەڵە گۆرانێکی خۆت بەڕاب بڵێ ئاگە باوکی بن و باوکی ئەویتەی ڕۆ کاکە لێمانگەڕ بیگۆڕە بیگۆڕە خەویرکە لەوەی قورسترا دەڵە گۆرانیش خۆت بەبند بڵێ بەس ئەو دووەماوە بەس ئەو دوانە ماوە بەتاڵ و حەڵال ئەزانی چی بڵێ بەنیازم بچم بە بازار دەستێکە دەبوت بێنم بۆ دایکم بڕۆ گۆرانێکی خۆت بەڕاب بڵێ هەر گۆرانێکی تر بڵە کاکە ئەو لیمەشی تووشی من کرد جارێ ئەمە تۆ کەسیتە بڕۆ باڵە دەرۆ حازرە بەبێ مۆسیقە مامۆستا خۆی ناتوانم ناتوانم وڵا حەزمان لێ عەمەلەیە بکە لەگەڵ خاڵە کەریمە با من معاملە ناکەم کاکە من ناکەم مامۆستا دەروونە قبری باوکم دەروونە بەخۆی مادام قبری باوکی تێکەوتەوە نا وەڵا ناکەم کاکە معاملێت تۆ کەسی نەدۆزیێتەوە لێرە شووتێکە بە من فرۆش ئەویتر و ئەوە نەدەبووی من ئەو سوالێک چ بکەم وڵی ئاسانە زۆر وڵا ئاسانە کاگاڕان لێی دەکرێوە ناوەڵە باڵو خۆی بیت باش ئاسانە ینی کاکەریم لێی دەکرێوە 50,000 مادێ بس 50,000 بە قیز دەبێ ناوەڵا چێڵێ مادێ دوای تەلەفۆنەکە قەپاتەکە دەی بڕۆ دەروونجا ئەگەر حازرە 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 ڕافی نازانم من شیرین زەبانم شیرین تر لە گیانم ئەو ئینشا بڕۆ خاڵە کەریم دەستکەت کەرەوزەکە تۆسەری من دەڵم تۆسەری من بە قبری باوکم نایڵێم ئەزانی بۆچی جارێتی گۆڵمەزێ بۆ نامەوە دانشەی باشە جارێکی توێتی گوڵ بە گوڵەی لێوە دبم گوڵ بە گوڵەی لێوە دبم گوڵا گوڵا گوڵ بە گوڵەی لێوە دبم بە پاوانەی زیرت بم خاڵە سۆران جارێکی کاکە دەستان ماجەکەین سپاس مامۆستاگیان جارەکەی تیش کاک سۆران وەڵی خۆگوت باشە یەک داواکاری ماوە ئۆکەی لە پاشەوە یەک داواکاری ماوە لە بینی خۆتانە ڕێککەون ئەگەر نا یەک چاڵن چێە دەبێ بیکەن تۆ بۆم کە بە کوردی سریم کەلی باشە شوانێکی قڕ بەسەری داما و بەلای مەڕەوە توزانێ ئێلەرجی چییە چاڵنج مێڵانە بووم وایە I don't know ئێستا من سپاس بە ئەو خوایە لێرە هەردوو دەستی ماجەکەم من باوکم ماوە خوای لە تۆ بەزیابێت تەمەنی 101 ساڵە باوکی گیان ئەوە ناخۆی بۆ نانە باوکە گیان نایستا پاپی ئەوە ناخۆی با ئەلەرجی و ئەلەرجی باوە گیان ئەوە بخۆباتۆ زە هێز و ئێستا داجانیش نەماوە داجان نەماوە دەرم بە داجانی دەڵێن چی مامی باشە بەڵە خۆشەویستان بەردەوامە خۆم و خۆل لەگەڵتان لە 2026 دەروونجیان وەزعەکەت چۆنە باشە تو معدل هەر ئاوە بێدەنجی شانسی تو نەخۆشم شانسی 2026 باشە دەی ئیزنێک ئیشاڵڵا سەرەتا وایتر لە دوای وانابێ ئیشاڵڵا باش دەبێ ماوەستە جەوەکە چۆنە وەڵڵا لەخوا بەدە گڤەی دێ ئەو خەریکی چییە نزانمەوە چییە ئەو چی شتێکی ڕەشات خوارد لێ لەگەتە بچڕاوە جاوەک ماوەستا شیروان حەز دەکەم مێشکت ڕۆیشتۆ نا من زۆر ئارامم
باشە کاگا ڕاتەم شتێک باشە الحەمدولله طبعا لە دوای دەمێ زۆر سپاسی هۆممارکە بکەم کە بەجددی ئەم قەنەفە و ئەم یانی سێتی قەنەفەیان بۆ هێناوین و یارمەتیان داین و دیکۆرەکەیان جوانتر کردووە سوپاس بۆ هۆممارکە کە براندێکی کوردی و خۆماڵیە و چەندین لەقی هەیە لە هەولێری خۆشەویست و ماوەی چەند ساڵێکەی تر دەمێکە کار دەکات لە کوردستان جێ دەستی دیارە ئەگەر بەڕاستی دەتانێت ماڵێکی جیاوازتان هەبێ و ماڵێکی تەواو خۆشتان هەبێ دەتوانن هۆممارکە هەڵبژێرن ئەمەی کە لێرە دەبینن ئەم قەنەفانە مامۆستا چۆن ئەم قەنەفەیە وەڵڵاهی دەست و چاویان خۆش ئەمە کوردی خۆمان دروستی کردووە ئەمە ئی خۆمان کە دەڵێ هۆممارکە براندێکی خۆماڵیە ئەی باشە ئیتر بۆ بڵێن کوردستان ناخۆش چێ دەڵە کوردستان ناخۆش والله هەر کەس بڵێ کوردستان ناخۆشە زمانی لاڵ دەبێ ئارەڕات من درێژ بن بەڵێ گیان دەڵم هەر کەس بڵێ کوردستان ناخۆشە زمانی لاڵ دەبێ انشاءالله لاڵ دەبیت طبعا یعنی بەهەشتە بەخوا بەهەشتە و تۆ سەفەری جەناب سەفەری ئەوروپا زۆر کردووە دەروخان پێشتر لە ئەوروپا بوو یعنی هەمومان سەفەرمان کردو دەزانی کە چۆنە وەڵڵای قسە فەرمی من مانگە و چوارشەو لە پێلەندا بووم خوا ئەگەدار بە هەموو تەمەنم سەفەرم نەکردووە هاتمەوە مەتار قیرەکەی مەتارم ماچ کردم لە تۆ بەزیابێ خوایە الحەمدولله سوپاس باشە اینجا لەلایەن هۆممارکەوە دیارێک بۆ ئێوە هاتووە کوا دیارێکە کوا دیارەکە دیارەکەمان بۆ بێنن دڵم خۆش بۆم زانی مێزێکی جوانە بۆ هینداینێ ئاوا لە خزمەت تای مامۆستا هۆممارکەی دەترسێنی ناترسێ لەو شتانە شتێکی بۆ ئێوە ناردووە کاکەری بە تاقمی قەنەفەشتێکم بۆ پێناڵی لێرەوە قوربانە ژیان لە خزمەتین پامێک بۆ ئیدارەی هۆممارکە فەرموو پامێک بۆ ئیدارەی هۆممارکە بەڵێ لێرەوە دەستی یەکە بە یەکیان ماچەکەم چاویان ماچەکەم کاکە پارەم لێ وەرگرن قەنەفەیەکی بوو کوزاوی جوانم بۆ دروستکرد من دەستیان لە خزمەت چەندیشی تێ چەمشی لەم نییە فەرموو ئەمە چییە بەنای سورای مامی ئیسماعیل و سەتابیز داشکاندن بەڕاست ئەمە بەم ها ئەگە بۆیان دروستکردن مامۆستا پیا قسەی کردووە وەڵڵا ئەو سمێڵانە 75,000 لێداوە بەزیا بێخوانێ بڕێ ئەمە بۆ ئێوە دڵنیام لە ڕۆژی خۆی هەر پێویستمان پێێتی ئەمە دیاری هۆممارکەیە بۆ ئێوە جا من کە هیوایەتم شتی سوورە خوایە دەمرم زۆر سپاس بۆ هۆممارکە کە بەڕاستی و قەنەفەیان بۆ هێناین لە هەمان کادا بەشێک لێکی سواراتیەکەیان لێرە ئامادە کردووە بە هیوام هۆممارکە هەڵبژێرن بۆ ماڵەکانتان بۆ ئۆفیسەکانتان کۆمپانیەکانتان دڵنیا بن ینی پەشیمان نابنەوە لە هەڵبژاردننی و زۆر سپاس دەستان خۆش بێ و با بچینە لای گۆرانی ئازیتا دەکێشم خیاڵ هەر لێرە تاکو بۆکان ڕای دەکێشم خیاڵ یان بە ماشین دەیهێنم یان بە فڕۆکی ئاسمان یان بە ماشین دەیهێنم یان بە فڕۆکی ئاسمان ئەرێوەی 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 وەی 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 ناسکۆڵی چاوجان بخەی ئەرێوەی وەی 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 ناسکۆڵی چاوجان ئۆخەی تاوێ لە لام دانیشە ئەی بە کوێری چاوی کەبرای وەرە بم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردەی وەرە بم دەرێ ماچێ لە گیانم ناچۆخە شامیلە و خوارە پێی دەڵێن گوڵەکاوە دەسەڵگێری باڵات نیم بە سەد شێخ و ئەسحابە دەسەڵگێری باڵات نیم بە سەد شێخ و ئەسحابە ئەرێوەی 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 وەی 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 ناسکۆڵی چاوجان ئۆخەی ئەرێوەی وەی 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 ناسکۆڵی چاوجان ئۆخەی تاوێ لە لام دانیشە ئەی بە کوێری چاوی کە
كبري وربم دري ما تشنوش ببابة السردي حتى أنا مديتي ما تشلج يارم ناتشوخة بخير بيتو بخير بيتو والله خوش بو لجود بو يا خا بخير بيتو زور سپاس دست خوش ما شاء الله آزیتا ما شاء الله طبعا مامۆستا ئازیتا لە تەمەنێکی منداڵیەوە لە پرۆگرامێکی دەنگخۆشیەوە یعنی ئەوە هەتا ئێرە هێناوە دەست و چاوی خۆش بێ بەڕاستی نەک من بەم خوشکەزایەم بەم برازایەم بۆچی مەعجبم پێی تا ئێستا لە هەر شوێنێکە لایڤی بووێ کلیپی کردبێ ئاهەنگی جێڕابێ هەرج لە کوردەکان بوو بەڕاستی ڕەمز و ڕەمزایەتی و نەتەوایەتی و کوردایەتی خۆی ئەمە شتێکی زۆر گەورەیە لای من ڕاست دەروونیش یەکێکە لەو کچە دەنگ خۆشانە بانەڵێ ئەمەتان لەبیر کردو دەروون بەخوا نەیدوێنی مستحیلە قسە بکە مستحیلە قسە و $100 لەگەڵ ناکە ئەوە تەبیعەتە چی؟ ئەوە هەو نییە چەندێ 100 142 دووم پێ نییە بە باشە دەروون لە 2026 هیچ کلیپێک شتێکت هەیە؟ هەما گۆرانیەکی 6-8 لەو ماوەی ڕیلی لەوە دەکەم دەتوانین شتێکمان بۆ بڵێ؟ نا پیچێک یەک دەقە با بیری لێ بکەم وەڵاهی نایڵم وەڵام میڵێ نایڵم با سوپرایز بێ باوکم نایڵی نایڵم وڵای دەیڵم وڵای نایڵی وڵای دەیڵم باشە باشە کاکە مێڵێن ئەی هاوار نەمانەویست باشە نامانەوێ زۆر سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیاڵ سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیاڵ کە ئەمڕۆ ئەم قاعە جوانەیان داینێ دەستان خۆش بێ بەڕاستی من دەمەوێت سوپاسێکی تایبەتی ئیدارەی هۆتێل ڤان ڕۆیاڵ بکەم کە لە سەروی هەمووی زۆر زۆر هونەردۆستن و زۆر ڕۆشنبیرن کە هەر جارێک ئێمە هاتوونە تێرە یعنی قسەیان نەشکاندوین پێشوازیان لێ کردوین هەم خۆیان هەم کارمەندەکانیان بەبێ ئەوەی یعنی هیچ ئیستفادەیەکی مادی بکەن و هیچ ئیستفادەیەکی مادی بۆ ئەوان هەبێ ینی ئەمە شتێکی زۆر زۆر تایبەتە قاعەیەکی گەورە شاشەیەکی گەورە ستافێکی زۆر لە خزمەت ئەم پرۆگرامە من هەتا ماوم ینی بەڕاستی مەمنونتانم دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئیشاڵڵا خوای گەورە بەرەکەت بخێتە ناو هۆتێل ڤان ڕۆیاڵ و هەموو کوردستانیش ڤان ڕۆیاڵیش ماشەڵڵا گەورەیە ئیتر هەر ئیڤێنتێکتانە بوو هەر عیدی میلادێک بۆنەیەکتانە بوو دڵنیابن ڤان ڕۆیاڵ هەڵبژێرن دڵنیابن پەشیمان نابنەوە ئەو خۆشەویستانی کە لە دوورەوەی هەولێر دێنە هەولێری پایتەخت ڤان ڕۆیاڵ دەستنیشانکەن دڵنیابن پەشیمان نابنەوە با بچینە لای گۆرانیەک و اینجا بچینە لای گۆرانێکی لەگەڵ کە مامۆستا شیروانە گۆرانێکی دوێتە لەی مشکلێمان نییە بەڵام ئەرێ وەڵڵا باش دەروون دەڵێ چی مامۆستا شیروان دوێتێک لەگەڵ چێ لەگەڵ من بە قەبری واکم نایڵی ئەی بە ئەو چۆرە بێشت ئەوستامە قبول ناکەم تۆ کێشە لەگەڵ دەروونە هەیە دەروون گیان لەگەڵی ئەخ گۆرانیەکە ئێمە یڵین تو دوامان تەوەکەلنا عەلە الله لە هەرمیە دەی حازرن جەماعەت حازرن بەیاتێکمان بەنێ لە لاوە دي ور كذا وكان رايدك يشم خيار هر ليلة تاكل وكان رايدك يشم خيار ينبا ماشين ديهنم ينبا فروك يا اسماء ينبا ماشين ديهنم ينبا فروك يا اسماء أريوي 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 وي 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 ناس كل تشاو جان بخي أريوي وي 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 ناس كل تشاو جان بخي تاوي للام دانيشا أي بتشيري تشاوي كبري
وربم دەرێ ماچێ نۆش بێ بابێت سەردەی وربم دەرێ ماچێ لە گیانم ناچۆخە شامیلە و خوارە پێی دەڵێن گوڵەکاوە دەسەڵگێری باڵادین بە سەد شێخ و ئەسحابە دەسەڵگێری باڵادین بە سەد شێخ و ئەسحابە ئەرێ وەی ئەرێ وەی ئەرێ وەی 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 ناسکۆڵی چاوجان وەخەی ئەرێ وەی 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 ناسکۆڵی چاوجان وەخەی چاوێ لە لام دانیشە ئەی بە کوێری چاوی کابرای وربم دەرێ ماچێ نۆش بێ بابێتە سەردەی هەتا نەمدەیتێ ماچێ لە گیانم ناچۆخە بخير بيتو بخير بيتو والله خوش بو اي بو سوراني ما بسمعي ام برنامج فيك هاني ويدو 2026 بيروز بيت يا ربان اي قرباني ميوانانا هرشي لمن ميواني هاي دي ور 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 دي ور ور دي ور 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 كز يسور أيام شابا كم شنور صبرم قيشة سر سنور قرباني بالا ودبم لنزيق بي يا لدور قرباني بالا ودبم لنزيق بي يا لدور هو ورق الله هو سرم سوڵما لە جوانی و ئەو خەندەوە و نیگایەت دەستری هەڵناگرم لا نادەم لەو ڕێگایەت لە پایتەختی دڵمدا تۆ دەکەم بە ویلایەت ئەیکەم بە دەستوری وڵات ئەو وشەی بەزارتایەت ئەتکەم بە سەر و کۆمار خۆم دەبم بە حیمایەت ئەتکەم بە حاکمی شاد لە ناو دادگای جینایەت بڕیار بەدەست بە خەڵکی بکە بە شایەت ئەمە سەربازی دڵت ئەمە سەربازی دڵت ئەدەبم بە ڕەبایەت مۆباڵای بەرز و جوانت ئەبم بە قەڵەپایەت ئەیەکەم بە بوچی ماڵمدا ئەنیشم لە سایەت شەوانە بم لایەنەوە بە سۆز و بە لایلایەت شەوانە بم لایەنەوە بە سۆز و بە لایلایەت بەشقەت دڵم مەشکێنەوە دیکە لە ڕێو پایەت هەی دێ وەروەروەر دێ وەروەروەر دێ وەروەروەر کەزیان ڕەش دێ وەروەروەر دێ وەروەر دێ وەروەروەر کەزیان ڕەش هەر وەک منداڵی ساوە تو خوابم خەرە باوەش ریشەی جەرگی دەرهێنام چاوی جوان و کران بەڵ چاوی جوان و کران هاي دەست خۆش ئای دەست خۆش دەنگ خۆش دەست خۆش خاڵە کەریم بەڵە خۆشەویستان دێوەروەڕوەری 2026 أنا والله دێوەروەڕ 2026 ماندوو نەبن جەماعەت بخير بينو بخير بينو باشە یەک بڕگەمانەیە زۆر خۆشە أو شي يا الله الله بەتام بە لەزەت محتەڕەم خوش يلمنيه ها شيلم ما وەزە تۆ بەس حەزت لەم شتانەیە يا أخي زستانة شيلم خوشه باشە اینجا خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان خاڵە کەریم جيا ئەم ریشکە و پێ چۆنە والله أو كلا شير ويا جوان بو زمريش كحزين هناك من لا
داوشتی قەڵەو قەڵەو دەکەی بەس ئەوش تامی خۆشە ئەمەش نابێ وەک شوفتێکە ئەوە شووتێکە ماڵی منەوە هیچ ئێتەوە هێلکانش حازر کردوێتی تازە پرسیارەکە بکە باش حازری حازرین وەزعەکە و چۆنە باشە زۆر لێ بێنە شیان پێغەمبەر دەزانێ ڕیکۆردە ئینێرژی هەیە ئەلەرژی تەوان بڕگەی ڕیکلامکردنە خوا نەخواستە هونەر نەما چی میش فرۆشین ماوەز دەخوا عیبەی تدانێ کاسڵە شانازیە وا لە ئێستا و پرۆڤەیە باشە خاڵەکەیم دەتوانێت هەستی خەجاڵەت بەڵێ خۆشەویستان ئێستا خاڵەکەریم گوڵانی ڕیکلام بۆ مریشکە دەکا و بزانین ئەم مریشکە چۆن دەفرۆشێ بەدەستەوە بیگرە ئەگەر ئاسایە وەرە ڕاستە ڕاوەساتی و بۆ ناوخۆم ڕاوسە خەڵکی نەمنم خەڵکی نەمنم سەریان مریشکە برا زۆر بەتامە زۆر خۆشە قەڵەوە کەڵە شێر و مریشکی باشمان لایە و پارە بێنە لای باوە و دایە و هەرزانە وەڵە هەرزانە کیلۆی بە 250 و هەرزانەوە عملی تێدایە و نەتیانیەتەوە گرانمان کردوکە بەس خۆش ئەومەکەشم بردەوە بەس بەڵی خۆ قورسە قەبری باخواویش دەبیت 3 کیلۆ ئەوەستا خۆی بە هەمووی خۆشتا و بریشکە دوای لۆچەیە بەدڵتان بوو بریشکە دوای بۆ تووە بەدڵتان بوو ئەوەی باش ڕیکلام کە شتەکان بە خۆی دەباتەوە ئەوە دیارە داست لۆ هێلکەی بکات بۆ ناچی هەر دەبێ بچی چارقڵە کاک شیروان بەتانی شووتی هێلکە خوا من بسملار بە مریشەکە کاک حەز دەکەی بۆ لەم من وابزانم کاک کەریم بینیتەوە تەلەفۆنش عیرفان بۆ قسە لەگەڵا کردە شتێکی وامان هەیە کاک حەمەدەم بڵا زانمە مریشکی قەڵەو دەتوانین دووبارەکەوە نا ئەوەی فرۆش منوتم ئەمە کۆتری ئێرانیەوەی کە بۆ مموت بەڵام خۆ شتێکە بۆڵم بڕۆ بەم مایکا بەوەی ئێرە بە مۆسیقا و یان بێ مۆسیقا یەک هین باتێت ئەگەر بە موزیکە ئەوەی باش کاکە لا لە خۆمەوە ئەزان پیکاباکە بە خۆمە ئێتەوە بەخوا شیروان لێم نەبیتەوە گورە خوا مستێکەڵم لە خۆمە باشە جەماعەت چ بڕۆ وەرە 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 میریشکی ناسک و جوانی لای مامۆستا شیروان بەرە وەرە 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 مریشکی ناسک و جوان لە لای مامەی خوان بەرە یەلکەکەرە یەلکەکەرە پەڕەکەشی زۆر جوان و ناسکە بۆ سەرین و دۆشەک و بالی پی بەرە چی لەو کەم دەستا خۆش برادران باشە زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT بە ترۆپیال لەگەڵمانە برادرانیش هەندێک دەبینم سەریان کردوتەوە تاقییان کردوتەوە کاگاڕات تۆ خواردتەوە ئازیتا تۆ مۆهیتۆیەکە بوو چۆن بوو بەدڵت بوو بەدڵت نەبوو دەی عافیەتت بێ تەبعاً خۆش ڕاوسە بێسە بامی دانیە بخۆمە بزانم تامی چیە ماوەستا بۆ بکەمەوە ناوەڵا خۆ مەعازەمێ خۆ مەعاوەق نیم ئەمە ئاوا ڕاشە پڵ تەواوە پاسوەردەکەی ئاسانە خۆزگایی تروەخوا خۆش بوو دەی بەخۆشیتان دەی فەرموو مامۆستاژیان بەرنامەکەی زۆر خۆش کردیە
قوربان وڵی خۆشە بەدڵتە ئەرە وڵی وەلو ئەمە بۆ تەمەنی ئێمە نابێت لە بەروی نابێت. بەس ئەمە باشە ئەمە شەکری نییە لەگەڵ شێلم خۆشە لەگە وڵا خۆشیشە خوانەی بڕێ خوایان کوردستانە هەر ئاوەدان بێت ئینشاءالله هەر شتی ئاوا بە بەرەکەت بێتە وڵاتەکە. زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT هەموو کات بڕاندی تایبەت و کوالێت ئایتمی خۆش بەتام بە لەزەت و تەندروست و سەحی دێنێتە بازارەکانی کوردستان و یعنی هەموو عێراقیش. سپاس کۆمپانیای BGT کە ئەمڕۆ یەکێک لە ئایتمەکان ئەویش شەربەتی گازی ترۆپیایە لێرە دامانناو بۆ میوانەکان و ئایتمێکی تازەیە بەڵام جێی خۆی کردوێتەوە دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT بەرهەمەکانیان هەمووی زۆر زۆر تایبەتە. سپاس بۆ ئیدارە و خاوەنی کۆمپانیای BGT. یا الله کە لێرە ئەوە سنتەری دبینم یەکسە بۆ پرسیار زۆر خۆشی تۆ ئەڵێ بە خەبری باوکم باشە باشە هەڵە تۆ زۆر خۆشی تۆ توزانی لە ماوەستا دەڵە بۆ پرسیار بۆ پرسیار تۆ فەز مێش کرد بەوە الله خوایە بە پێکەنین جوابدەوە باشە بە پێکەنین پێم بڵێ داهاتی مانگانە چەندە؟ والله پێ دەچی باشی پێگەچێ نازانم چەندە ماوە بەکاس بەکارە باشە دەست خۆش وەڵا باشە بە پێکەنین پێم بڵێ داهاتی مانگانە چەندە؟ ڕاستی پێکەینم باشە باشی خستەکانەکە ئازیتا نەمگوت چای پیس بە دووربی لایڤەکانی کاک سۆران نەمگۆ ئەدی چ بوو جواب نەداوی پێکەنینی چ بووی قەرزەکان بوو بە پێکەنی وەڵام دەوە داهاتی مانگانە چەندە؟ نابێ پێکەنی برێ نارێم بە تۆی لە چاو ناچی خوا بەڕاست بەم و دیا بەم نەوەڵا بەم و دۆستی جواب نەداوەتەوە وەڵا بە بەرەکەتیشە ئەوە زۆر موتی بۆ تەمەنی من نابێ ئەو بۆ تەمەنیەوە نەدەبوو دەی دەروونجا نایزانم دەی دەروون تۆ دەبێت لە شتێکا بەشداری بکەیت خوا باشە دەی تۆ یانی ناتوانین بە پێکەنین جواب دێەوە بە پێکەین داهات ها هیچ زاتەکەم نییە باشە بگری بۆی بزانین قەرزداری قیستەکان بۆ بدەینەوە خاڵە بۆم دەدەوە وڵا لە خزمەتینەوە تا برادرە یا ماقوڵان لێرەنا کاگارات بەشداری دەکەی قەرزدارە ئارێ وڵا لە خزمەت کاکەریم ئەتەوە کاشە باشە لۆ قەرزدارایانی وڵای وا دەڵێت چ بکەم چ بکەم ڕستق ناگۆترە کوڕە بە پێکەنین بە پێکەنین ئەدە بە پێکەنین کردم چەند بوو چ بوو باشە باویچی نەوت بە پێکەنین دێ بەشم ئەو داماوە تەعزەی هەبێ چی؟ ئەگەر قەرزداری بە گریان جوابدەوە داهاتەکەەوە باشە باشە ڕستق ناسکە کاگارڕا جواب دەدەیەوە جەنابەت واللهی ئەگەر دیار بە مەسەلەن مانگانە دیار بە چەندە حدودی وای جوابم حدودی پێ بکەنەوە مەسەڵەن ئیوەیە قاقایەکی بۆ لێدەی زانی بۆ ئاسایە مەسەڵەن ئێستا مامۆستا کەریم گوڵانی یانی زۆر وەڵ ئەی خۆ پێ دەکەنم بەس ینی مانجی ڕەمەزانی لێ دەرکەوت یازدەمان وڵی دیار نییە مامۆستا شیروان بەخوای پێدەچی باش وەرگریەوە ئارێ بەخوای دەست خۆش ئێمیژەوە دیارە و هی تۆ زانم تۆ خوانەی بڕێ داستەی تێکەوە دەستان خۆش بێ با بچین لای گۆرانی کاک ئاڕاتی خۆشەویست جەماعەت کاک چارچەڵی گۆڵ دەست و پەنجە زێڕین و جوان مامۆستا ئەوە مایکەکەی لێ بس كوبر دجانا من او شوا وربا من
تو خودی بیشه دای کاخو چاوری لاوی من بس کاورده جادا من اوشه وره با من تو خودی بیشه دای کاخو چاوری لاوی من دل مال در که ودنی یا نوره بر پنجری تو خودی بیشه مال خو چاوری لاوی من بس کاورده جانا من اوشه وره با من تو خودی بیشه دای کاخو چاوری لاوی من سرگل یارا کاش کره نهارم بره نهارم بره اولere درواز کره شیرینات لیمم بره سرگل یارا کاش کره نهارم بره نهارم بره اولere درواز کره شیرینات لیمم بره دین گلی در باز کرد شیرینات لیمم برد زوما زور لما کرد دلالات لیمم برد مرسوی دیانا سونا شیرینه شیرینه شیرین همون قربانجیه شیرین سیفنوره وای شیرینه 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 کلا سوره وای شیرینه شیرینه شیرین سیفنوره ای جان ای جان مرسوی دیانا سونا شیرینه شیرینه شیرین همون قربانجیه شیرین سیفنوره İstanbul'un ben sokakta hanım eleli Çoğdu verde kanı vaka vaka hanım eleli Kışıt olmalım bir kendime hanım eleli Kışıt olmalım bir kendime hanım eleli Beşlo kavre kuy gizgelo geçe işare vare her bu sazanın khiyara her bilno 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 nav kul zara kide beşlo kide beşlo kavre kuy gizgelo geçe işare vare 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 هربجين 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 تازه دمان استالپورین هری بخوای دستان خوش بکا که چارچالی خوشویست دستو پنجه جوازه دستو چادان خوش زور سپاس حزکی چند بجی من بو حزکی تو بو حزکی من ببرم
والله بمري شێت نابی ها بمری بەرەوەڵام من شێ دەبم چۆن 2026 باسی مردن باسی مردن مەکە زۆر سپاس بۆ لەندەن چیکن کە سپۆنسەری پرۆگرامە براندێکی بەریتانیا تایبەتە بە فاسفودی مریشک لە هەمان کاتدا ماشەڵڵا لە ماوەیەکی کەمە ناوبانگێکی زۆر و پێشوازەکی زۆر باشی لێکراوە هەموو پێداویستەکانی لە بەریتانیا دێت بۆ دروستکردنی خواردنەکان تەنانەت جیازەکان و ئەو خواردنانەی کە وەکو مریشک و سۆس و کەچە بۆ ئەمانی کە بەکاردێت بۆ فاسفودەکە اینجا ئەوە خۆت جەماوەستە دەڵێم گەرە با 2 دیناری پێ خۆتان دەبینین لەسەر شاشەکە بە شێوازێک ماشەڵا چاکراوە هەم پیتزاکەیان بەڕاستی زۆر زۆر تایبەتە و پاستاکەیان بەڕاستی ماکارۆنەکەیان اینجا کۆمنتی خەڵکیش هەموو کات بۆ لەندەن چیکن ئەوەیە کە دەڵێن خۆشترین کنتاکی شارە ئەمە شعاری خەڵکە کە تاوەکو ئێستا بۆ لەندەن چیکن هاتووە و دیزاینێکی زۆر تایبەت و ستافێکی زۆر زۆر پرۆفیشناڵ و لە لۆکیشنێکی زۆر جوان ئەمەی کە لێرە مامۆستا ڕۆژێک داوەتی منی لە لەندەن چیکن نەوەڵا بڵێ داوەنامەیەکمان بۆ بکات لە بەریتانیاوە با بن بشم ڤیزەیەکمان بنێ بچین بۆ ئەوێ لێ حەپلەیەکی بۆ گێڕن تا لێرە لەندەن خۆی لێرە لێرە وڵا ڕێکلامە بۆ کرد دڵم خۆش بوو لە عەقدەکە 200 دلار دێن نەخوارێ زۆر سپاس دەستان خۆش بێ خاڵە سۆران ئەفم کە ئەزانم لێرەیە بەزەڵێم بەشکم پێی بڵی داوەنامەیەکیشمان بۆ بکە بچین بۆ ئەوێ بۆ حەفلەکردن ئەگەر بتوانێت ئەو هەموو موادە خوانێ بڕێ لە بەریتانیا ئێستا ئێستا نەڕۆیشت تۆ بۆ چوو ببە داوەنامەیەکمان بۆ بکە نەڕۆیشت بە پۆست هەر براندەکە بە ئۆنلاین وەرگیراوە خوا بەڕاست داوای لێبوردنەکەی سابەت دەکەم ینی براندێکی یاوە تایبەت هیلاکی ماندووبوونی زۆری پێوچەوە لەخوا بە زیاد بێ براندەکان هەولێری پایتەخت کوردستانی جوان و سەربەرز هەڵدەبژێرن ڕۆژ لە دوای ڕۆژکە دەبینین کاگاڕ ینی براندە زۆر زەخمەکان براندە زۆر گەورەکان کە لۆکیشنی کوردستان هەڵدەبژێرن بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە کە ئەم ئەمن و ئەمانەی کە لە کوردستانەیە ئەم بەرەو پێشچوونەی کە لە کوردستانەیە ئەمەش ئەم ئەنجامەیە کە دەیبینین کە براندەکان ئێرە هەڵدەبژێرن کوردستان دەستان خۆش بێ و خوا دەروون گیان بەڵێ وەسە چۆنە ئەرێ باشە ئەوە تۆ لەکەی گۆدانیشی گۆرانێکمان گۆرانێکی بۆتین ئەی چۆن خوا بەڕاست ماڵی بەخوردنەوە بێدەنگەوە ئەدی بە گۆرانەکەی دەروونان نەچووی لای خەیاڵی دایە گوڵەژیان قبری باوکم ئەمەنە بێدەنگەوەم زانی کەلیمە لە دەمی نادێت دەرەوە چۆنە بێکات دەروونەوەندە بێدەنگەدەوە لە جێچیان گرتووە ناوەڵە نەخۆشم نەخۆشە بەس بە شایدێک بۆ دەروون بدەم بەڕاستی ینی 2 ساعت پێش پرۆگرامەکەی ڕەفس کردبەوە بەڵامی تر لە خۆشەویستی و بۆ پرۆگرامەکە ئێوە ئیتر وتی ئەگەر مغەزی و کانۆلەشم بۆ دانێن هەردێم ئینشاءالله ناگاتە ئەوە و چاک چاکیشە بێتەوە تورکوسێکی بەسەرم خوێنم بەرمامۆستا وەڵڵاهی خۆشێتی ئینشاءالله چاکە بیتەوە ئینشاءالله وەڵڵا ئەو پەتەیە ماشەڵڵا بەرەوچێمانی گرتووە بچیتە ماڵەوە پیازێک ئاوا بیکە بە دوولەتەوە بۆنی پیازەکە بۆ من ئەچەش بە ئەحسن بورهان تاقیکردنەوە باشین بەڵگەیە من زۆر کە تووشی ئەوواکەم لە بەرەوەی خوڕگم قەپات نەبێ بەزە و پیازاکە مامۆستا لە ماڵەوە پیازێکی سەلکە پیازێکی کەم بە دوولەتەوە تێگەی لە بەردەمی کەپومان ڕایەگرم و حتا ئێرە دەکزێتەوە بەس وازی لێبێنە دەیدی تاکزانەوەکەی نامێنێ بەوەڵایڵی لە ژیان تا تۆ پەسیون نەگرت و هەڵامەتە نەگرت باش لە کام سەی دەلێ وەرەگریم کورە پیاز دەماڵەوە پیاز زین چەند چاکە دەزانم مامۆستاژیان زۆر زۆر سپاس قوربان و ئەوە چێ ناخۆم بەخوا ناخۆم بەخوا خۆی بەخەوی باوکم ناخۆم چ بخۆم وەڵا ئەوە تەماتەی مسەقەفانە ئەوە نەخۆی بە قورئاڵی 9 کیلۆ پیوی خواردووە دوایی لە من خواردوومەوە والله حەزم ڕێگەڵی 9 کیلۆ پیو خواردووە هەڵبژێرە بە هەزاری بڕێ خاتی و خوارستان بایخوا هەرمی ئەو هەڵوژە و قەیسی ئەمنم کەریمە عەزیز توڕێ ئەڵڵا فراوڵە مامۆستا
بيو يعني تسيقوت هذا وانت ما وصل خاطر جنابك شوري هي بيو هي هات شورية بيو دم مياني دونجش هي واعي با أو أو شوري كأمير بخواس تابوتان دينا بخوانا بيرستيوا بعد الشورية هي أي بس لنا أو يا نبيني بس أوي تفتا أوش تبتا لا أو تفتني طيب هاشتك اوه هرمي كات خوار سوران كلين سمده جا بس سرچا كوا خوشترين ميوه فرمو ايشكش فرمو ما مستا ملصي دلي سرو بيدا خوا كاغاربات ما مستا شيروان بيتا جماعات انجا حاضرا لا برينو لا والله ابو شو سهرين ليه لا تشوف فريدة موي هلا ويداني درونجان تشينا لاي غوراني تشينا لاي غوراني والله نازم لخومو حزم ليا بيك وميكسك حاضر كان هر همومان خوش هورامان وقل رنجينا خوش هورامان وقل رنجينا لما شاكرني خالجيان خيل شيرينا لما شاكرني ليلة خيل شيرينا خالجيان أبي شكراوة هواي نسيمة والله أبي شكراوة وشهورامان بقول رنجينا وشهورامان وقل رنجينا تمشاكرني ليلك ليلك شيرينا تمشاكرني والله خيل شيرينا تشبو موتشو بازار والسلامكم لذكر لم وردقر إجازة قولوا قرار من دوا بتججواني تازة قولوا قرار من دوا بتججواني تازة مسم كجراوي شاوي رشتر شيتو شيدا وبيهزم البخشيابية عقلي من فيرات شوية ور سبراد لاي سركانية من ديه للكانية من ديه هي كل البخشيابية عقلي من فيرات شوية ور سبراد لاي
زاوية أجر بيتوت ولا بيركب يا بشري دايكم في حرام خبطوا مينان بار الأشعار خبطوا مينون بار الأشعار إسرائيل لجوي بك يا شجيان إسرائيل لجوي بك يا شجيان وسيورا ما وقلا رنجينا وسيورا ما وقل رنجينا بهاشي صلروي والله زمينا بهاشي صلروي والله زمينا هوار سد هوار كدباري چی شدالر دو داری چون واد بیلم زیزه بیشتر باید دوای دردکم جانی دوای دردکم نازور العالم ده منشور من يقلب بيجمر واري بالبلاد زيري سورمي اقلب لجوي بكابل كودن يا كابورمي نحن لو تبعت مكته دباب خوي مجبورمي هوار وي هوار بدرين لكم قرانا نازانا وجنازاني دو حقية وقرعانا حقيا وقرآن آي صاوم صاور ريتا دنخور بيتر بي بيتو نقدر كبين يبينم دوايا ودول الشفا خود كبير بخاتي مركب يفصل البي وميتا ويبدز قوم يخوص ملي وبانقم دك الشتا هوار فد هوار وين لا دردي زمانا هوار زاد هوار لا دردي زمانا لدينا دينا دينا ولا دينا ودينا من لدينا ودينا دينا ظالم ومظلمين سرسين زرنا بسم الله دينا ودينا من والله زۆر سپاس دەستان خۆشە بە هیوام پرۆگرامێکی باش بوو بێتە ئێستا مامۆستا کەریم گیان باش بوو قەزا خا لە قەبری باپیرم زۆر سپاس مامۆستا خوا تەمەند درێژتان کە ئینشاءالله بۆ من زۆر خۆش بوو اینجا دڵنیام کات و ساتێکی زۆر خۆشمان بردووە سەر بینەری چێژی وەرگرتین ئینشاءالله دەمێ زۆر سپاسی کلینیکی جوانکاری دکتۆرە ڕەند بکەم کە ماشەڵڵا لە ئێستا باشترین کلینیکی جوانکاریە باشە زۆر سپاس بۆ کلینیکی جوانکاری دکتۆرە ڕەند کە بەڕاستی بیل لە جوانکارێکی سروشتی دەکەنەوە
کلینیکی جوانکاری دکتۆر ڕەند هەڵبژێرن و ئێوەش ینی هەدیان بۆ داناون هەر کاتێک بچن ئیتر هەر خزمەت گوزار هەر سێرڤزێک بێ هەر خزمەت گوزارێک بێ کە لە چوارچێوەی کلینەکەکە بێ بێ بەرامبەر بۆتان ئەنجام دەدرێ و چ مامۆستا کارتەکەی مەرە کارتەکە 1950 تا مامۆستا پێویستت پێ بوو تەلەفۆنم بۆ بکە خۆم دێم بە شوێن تا دەدبم پاشا ئەمەش سنتەرەکەیە ئیتر زۆر بە جوانی ئیشتان بۆ دەکەن نرخیان زۆر گونجاو کوالەتی بەڕاستی کلینەکەش زۆر باشە و دەمەوێت زۆر سپاسی ئارکاسیش بکەم کە بە ماوەت کارەبایە ئارکاس لە هەولێری پایتەخت ماشەڵڵا کە ئارکاسە بوو کەم شوێن هەبوو لە ماوەدی کارەبایی بۆ پێویستم بە ماوەدی کارەبایی هەبوو ماڵێکی تازەتان دانا ماوەدی کارەباییتان گۆڕی ئەوانەی کە دەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەتانیەکانیان دەکەنە دوو نەفەری ماوەدی کارەبایان پێویستە ئارکاس هەڵبژێرن کە ماوەدی کارەبایی دانا بۆ جوانکردنی ماڵەکەشت تۆ دەتوانی هۆم مارکەش هەڵبژێری هۆم مارکە پێم وتی چت بۆ دەکە چیم بۆکە کورسی بوو کوزاوەکە تەوا بەستەر چاو ئیداری هۆم مارکە کاکە کورسی بوو کوزاوەکەیان دەدەنێ ئۆکییاندا ئەوە تاو زەلامە کاک محەممەد ئەوە هاتووە دەڵێ کورسی بوو کوزاوات دەدەڕقم تەلەفۆنەکەم کوڕە ئەوە نییە ئەمەیە باش زۆر سپاس دەست خۆش ماجەکەین دەروونجیان دەزام نەساغی پرۆگرامەکە کۆتایی پێدە ئینشاءالله ئێستا تەواو دەبێ کۆمنتی خۆت بڵێ چۆن بوو پرۆگرامەکە بۆ تۆ جەوێکی چۆن بوو کۆمنتی خۆت بڵێ دیکۆر چۆن بوو پرۆگرام چۆن بوو بەگشتی هەموو شتێک زۆر پێرفێکت بوو بەس مامۆستا قوربانە زۆر چی پێرفێکت مامۆستا کەریم لێرە نەبە لەو پرۆگرامی هەست دەکەم ئەوها بۆ ڕادەی خۆش دەرنەدەچێت جددی پرۆگرامەکەت زۆر خۆش کرد منی تۆ خوشکەزای منی تۆ برازای منی چاو ماجەکەم هیوادارم ئێمە تەواو بەس من لێرەوە داوای لێبوردنەکەم لە مامۆستا گەورانی کە دانیشتون بە تایبەتی ئەم دوو خوشکە جوانە ئەو هونەرمەندە تازە پێگەیشتوانە ئەبم بە قوربانیان ئێمە هەتاوەکو من بەخوا 50 ساڵە خەریکم ئەوەی ڕازی بووە دەسی ماجەکەم ئەوەی ناڕازی بووە لە کەریم هەر دەسی ماجەکەم تێگەی ئەوەی کە جنێویشمان پێ هەر دەسی ماجەکەم هیچ کێشە نییە خوایە ساڵی دەبڵێ ئامین خۆی چنەوت خوا بەڕاست وەڵا ڕاستکەی خۆ خوای بیکەی بە خاتی گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەر و ئەو پیاو چاکانە و خوای ئەم وڵاتەمان لێ تێگنەی کوردستانەمان دەبڵێ ئامین باشە باش ئەم کوردستانەمان لێ تێگنەی خوای چونکە وەڵڵی لێمان تێکچێ بە گەورەی خوا بە 100 ساڵی هەر بە سێبەرەکەیشی ناگەیتەوە خوای ئەم هەرزانیە ئەم ڕێک و پێچی ئەم ئارامی ئەم خۆشەویستی و تەبایی بینی برایەتی کووردە عەرەبە ئاشوورە کرمانجە ئەویترە تێکی نەی خوایە تێگەی ئەبم بە قوربانتان خوای لێمان تێکنەی چوار کولێرە بە هەزارە تویتر لەوە زیاتر چی دەوێت خات واز زۆر سپاس بۆ بەشداریکردنت سپاس کاک سۆران دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم ساڵی تازە لە بینێران و لە بیسەرانی پرۆگرامە جوانەکەت پیرۆز دەکەم لەگەڵ میوانە ئەزیزانە زۆر خۆشحاڵ بوو هیوادارم پرۆگرامێک بێ زۆر کەیفم کرد بەڕاستی بۆ خۆم هیوادارم کە بوو بینەرانیش ئاوا بێ دووبارە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەشداریکردن گەورە بوو جەنابیشت بۆ هەموو دەستی باوکت ماز دەکەم برای گەورەی عەزیزی ئەمریش چاوت ماز دەکەم ڕێزداری ماندی نەبن دەستان خۆش بیت ستافی موزیسیەن و کامێرەوان و تەواوی ستافی پرۆگرامی جەنابەت هەر بژین زۆر شەوەکی تایبەت بوو هەر بژیت هەر ساغبی زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئەو هونەرمەندە گەورانە هەر بژین هەر ساغ بن زۆر سپاس مامۆستا ژیان لە سلێمانیەوە تا هەولێری پایتەخت یاخوا بەخێر بێ سپاس بۆ ئەوەی کە لەو ڕێگاوە ئەرکت کێشا و قسەی ئێمەت نەشکاند و بەڕاستیدانە بەدانەتان من مەمنونی ئێوە سپاس بۆ تۆی خۆشەویست سپاس بۆ ستافە جوانە بۆ برادرانی کامێرەمان بەگشتی منیش ئەمڕۆ خۆشحاڵ بووم کە لەگەڵم ئازیزی و خۆشەویستانە کۆبوومەوە ئەوە هیوام وایە توانی بێتمان خەندە و خۆشیە بخینە سەر لەوی خەڵکی وە هیواشم وایە ساڵی 2026 بێتە ساڵی تەواو و خەوری خۆشی بۆ هەموو میلەتی کورد بەگشتی و هەر چوار پاشای کوردستان سپاس بۆ ماندووبوونی ئێوە سپاس بۆ هەموو شتێک
زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت داوای لێ بڕنەکەین لە کەم و کوڕیمان ببوورن پرۆگرامە خۆتان دەزان دەیهەوێ بەڕاستی وەڵی لە بەڕاستی جێپەنجە دیارێت زۆر سپاس مامۆستاجیان دەستان خۆش بێ من کۆتایی بە گۆرانێکی کەسێکی زۆر خۆشەویست کە ساڵانێکە کاری کردو بەڵام ماوەیەکی باشە دابڕاوە و هەمووتان دەیناسنەوە هەمووتان گۆرانەکەتان جۆ لێ بووە بانجی دەکەمە سەرستەیج و دەمەوێت زۆر زۆر سپاسی ئەو ژەنیارە خۆشەویستانە بکەن مامۆستا چارچەڵ مامۆستا ڕێبوار مامۆستا محەممەد مامۆستا کاوەی شکرێ کاروی گۆڵ مامۆستا فەرمەند مامۆستا محەممەد دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەرکتان کێشاو سپاس بۆ سەربازمونانەی کە لە پشتی کامێرەوە لەگەڵمانن و دەمەوێت بانگشتی کاک زاید ئەژدەر بکەم بە گۆرانێکی خۆی کۆتایی پێبێنین و بێتە سەر ستەیج و گۆرانێکی پلەیباگە دووبارە زۆر زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆت بوو و سپاس بۆ ئارکاس مواد کارەبایی سپاس بۆ کلینیکی جوانکاری دکتۆرە ڕەند سپاس بۆ لەندەن چیکن سپاس بۆ هۆم مارکەی خۆشەویست و ئەم دیکۆڕی کە لێرە دەیبینن بەڕاستی دەست و پەنجە جوانەکەی هێلیا فلاوەرە کە لێرە بەڕاستی دیزانێکی جوانان ئامادە کردو و لە هەمان کادا بە چەندین پرۆگرام لەگەڵ ئێمە بەشداریان کردووە سپاس بۆ هێلیا فلاوەر دەستان خۆش بێ سپاس بۆ هیلاکی ماندووبوونتان سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیاڵ سپاس بۆ هەموو لایەکتان بە گۆرانی مامۆستا زاید ئەژدەر کۆتایی پێدێنین و کوردستان هەر ئاوەدان و لە کەم و کوڕیمان ببورن خبریاندا زۆر نەخۆشی خبریاندا زۆر ڕۆژپۆشی خبریاندا دوای ڕۆشتێنێ دارەزووی مەرگ دەسێژی خبریاندا دوای ڕۆشتێنێ دارەزووی مەرگ دەچێژی ئەوە تو ئارەزوم بوو ڕۆژێک ڕۆژپۆشت ببینم لە شەقام و لە کۆڵامدا هەر بەسەر شۆڕت ببینم ئەوە تو ئارەزوم بوو ڕۆژێک ڕۆژپۆشت ببینم لە شەقام و لە کۆڵامدا هەر بەسەر شۆڕت ببینم ئارەزوم بوو ئارەزوم بوو کردم ڕسوا و بێ ناوت کردم سۆفی گۆشەی خانەقا بووم بۆچی وا بێ ئابڕوت کردم سۆفی گۆشەی خانەقا بووم بۆچی وا بێ ئابڕوت کردم ئەوە تو ئارەزوم بوو ڕۆژێک ڕۆژپۆشت ببینم لە شەقام و لە کۆڵامدا هەر بەسەر شۆڕت ببینم ئەوە تو ئارەزوم بوو ڕۆژێک ڕۆژپۆشت ببینم لە شەقام و لە کۆڵامدا هەر بەسەر شۆڕت ببینم ئارەزوم بوو ئارەزوم بوو خۆش نەبووم حەسرەت و ئازارت دامێت چونکە زانی عاشقی تۆ بووم
حسرت وازار دامت كزاني داشقي تو عواتو آرزوم بو روشك رش بوشد ببينم لشقامو لكولاندا هرب السر شورد ببينم عواتو آرزوم بو روشك رش بوشد ببينم لشقامو لكولاندا هرب السر شورد ببينم آرزوم بو آرزوم بو آرزوم بو آرزوم بو پرۆگرامی خۆبخۆت بە سپۆنسەری BGT ئارکاس کلینیکی دکتۆرە ڕەند لەندەن چکن هۆم مارکە هۆتێل ڤان ڕۆیاڵ هیلیا فلاوەر پێشکەش کرا.